سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بنێرانی پرۆگرامی ئەمڕۆ لە هەر کوێگەن هیوادارم هەمولایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ستۆدیۆ پرۆگرامەکەمان هێناوەتە گەلەری دڵخواز کە ئەم گەلەریە تەمەنێکی کەمی هەیە 23 یانزام گەلەریە لەگەڵکردنەوەی پێشانگەیەکی هاوبەشە ئەم گەلەریە کرایەوە پێمان خۆش بوو کە بینە گەلەری دڵخواز و هەروەها پێکەوە باز لەم گەلەریە بکەین با بزانین ئەم گەلەریە چۆن دروست بووە و هەروەها کارەکانی ئەم گەلەریە چی لەخۆ ئەگرێت بێگومان دوو میوانی عزیز و خۆشەویست لەگەڵمدان ئاویش کاکامەرە قەرەداقیکە خۆی وەکو بەڕێوەبەری گەلەرێکە و سەرپەرشتیاری گەلەرەکە و هەروە مامۆستا ڕۆژگار کەمال کاوەکو بەرپرسی بەشی شێوەکاری لە زانکۆی سلێمانی لە هەمان کاتەوەکو شێوەکارێک و وەکو بەشداربوویەک لەو پێشەنگە هاوبەشەی کە 23 یانزە لەگەڵکردنەوەی گەلەری دڵخوازە کرایەوە. سڵاوتان لەبێت هەم کاتتان باش کاکامەران مامۆستا ڕۆژگار سەرەتا کاکامەران پیرۆزباییکردنەوەی ئەم گەلەریەت لەکەم. سپاس بۆیەوە. هیوادارم کاروبارەکان زۆر باشی بەڕێوە بچێت. بەتاکی دەروایە. زۆر باشە. کاکامەران ئەم گەلەریە 23 یانزە کرایەوە لەگەڵکردنەوەی ئەم پێشەنگەیە کە ئێستا لەم گەلەریە ئەیبینین. پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم بۆ دەست پێ بکەم کە ئامانج لەکردنەوەی گەلەری دڵخواز چی بوو؟ زۆر سپاس بەجددی زۆرمان پێ خۆش بوو هاتنی ئەم ستۆدیۆ و ئەمڕۆ بۆ ئەم گەلەریە بۆ ئێمە گەورەیە و جوانبینینی ئێوەشە بە هونەر. زیاتر خۆشحاڵ. ئەم گروپە کە سەرەتا دروست بوو پێمان خۆش بوو گروپێکی کۆپیکراو نەبین واتەوەکو گروپەکانی تر و کۆمەڵی کار و چالاکی یەک بە دوایەک بکەین و ئیتر بەدەربین لە کارەکانی تر پێمان خۆش بوو ئێمە بین شوێنی دانیشتنمان یاخود بڵین شوێنی کۆبوونی هونەرمەدانی کە سەردانمانەکەن بریتی بێ لە گەلەریەک نەک بریتی بێ لە ئۆفیسێکی بچکۆلە و ئێمە بین دانیشتن و کۆمەڵێ و قسە و توێشکەین و کۆتایی پێ بێ پێمان خۆش بوو ئەم گەلەریەت لەگەڵ ئەوەشدا بوو توێژی هونەری هەبێەوە دانانی کار و چالاکیەکانی هونەرمەندانیشە بێ بۆیە بەلامانەوە گرنگ بوو دروستبوونی ئەم گەلەریە گەلەری خۆی لە خۆیە ئاوێنەی گەلە تا چنێک بتوانێت پێش کەوتوو بێت تا چنێک تۆ بتوانیت تێبگەی لە تێڕوانینی فکری گەلێک پێویست بۆیە گەلەریەکانی ببینی ئەدی شارێکە گەلەری تێدا بوو واتە گەلێکی زیندووە و جوانینیان بینینیان هەیە بۆ هونەر ئەگەر خاڵی بێ لە گەلەری واتە ئێمە هەر لە ستۆدیۆکانی خۆمانە کارەکانمان بکەین و کەس نەیبینێ ئەمە بۆ خۆی کارەسات ئەمان چیەوە تەناکردنەوەی گەلەریەک نییە ینی ناوێک بێت و تەنا بۆنمونە بوترێت کە ئێوە گەلەری دڵخوازتان کردووە ئەم گەلەریە وەسیلەیەکە بۆ ئێمە بتوانین هونەرمەند تیایدا کار و چالاکیەکانی خۆی تیانەمایشکە واتە ئەم گەلەریە ماڵێکی خنجیلانەی چراخانە کراوایە بۆ سەرجەم هونەرمەندان هەر کەسێک بێ بە بێجیاواز. زۆر باشە مامۆستا ڕۆژگار پێم خۆشە ڕابۆچوونی تۆش بزانم لەگەڵ کردنەوەی ئەم گەلەریە کە تۆ بەشدار بووی لەم پێشانگایە کە یەکەم پێشانگای ئەم گەلەریە بوو ڕابۆچوونی تۆ چێ دەربارەی گەلەری دڵخواز؟ بەڵێ هەڵبەتە من خۆم وەکو یەکێک لە بەشدار بووان کە بانگێشتکران بۆ بەشدار بوو لە پێشانگایکی هاوشێوەدا ئەلبەتەن پێشانگا خۆی لە کۆمەڵک بواری جیاواز بینێتەوە کە ئەتوان بڵم بەرهەمەکان بەگشتی پێگاتون لە کاری نیگارکێشان پیکەر سیرامیک و سەرجەم بوارەکانی تر کە تایبەتن بە هونەری شێوەکاری و شێوازی ستایلەکان کە لەم پێشانگا کار کراوە کاری گزارشتی تێدا کاری واقعی تێدا و ئەبستراکتی تێدا و سەرجەم بوارەکانی تیشۆ کە جگەلۆی کاری هەڵکاری و کاری مایواتە ئەلوان مایی کە لەم پێشانگا بوونی هەیە بەژە حاڵی خۆمەکو هونەرمەندێک لە بواری سیرامیکا کارەکەم لە پێشانگا کارم کردو کارەکەم سیرامیکی ڕاکۆیە من بە گرنگی ئەزانم پێشانگای ئاوە هاوشێوەی ئەم پێشانگای کە لە گەلەریشی ئاوا و لە ئەتوان بڵم ئەم گروپە جوانە ئەمجو گروپە خنجیلانێک کە ژمارەیەک هونەرمەندیە کارەکەن پێویستە زەروریەتە بوونی پێشانگای شواوە گروپیشی ئاواش بە هەمان شێوە گەلەریەش ئەلبەتە ئێمە هەمیشە قسەمان لەسەر ئەوە بووە بوتەکانی ئێمە هەموو لەسەر ئەوە بووە کە هەموو بوارەکانی وەکو شێوەکاری وەکو شان و میوزیکیش ئێمە زۆر جا گرفتی بوونی شوێنمان هەیە بوونی شوێنی وەڵەکانمان هەیە بوونی گەلەریەکان من هەموو جارێ وتۆمە هیوادارین ئەو شێوەن ئەو شوێنگانەی کە دروست دەکرێت کە سەرجەم ئەو پێگە و ئەو تایبەتبەندیانی تایبێکە تایبەتن بە کاری هونەری چکە هەمیشەمەوە لە بەرچاو بگرین تۆ کاریشی واکەی بۆ نمونە پێویستە ڕەچایەوە بکرێ کاتێکە ڕێژێکی زۆر لەبەر هەموو کاریونەری تیاابێت لە هەما کاتاتۆ بینەرێکی زۆریش دەبێت ئەمانە بێت لە بەرچاو بژیرێ بۆیە بوونی گەلەری من بە بڕوای من گرنگە زەرورە پێویستیشە هەبێت
بە تایبەت من هەموو جار وتومە کە تایبەت لە ناو پارێزگای سلێمانی هەڵبەت بە پیشە و بوارەکەی خۆم کە زیاتر لە ناو هونەرمەندان و لەبەر هەموو کارەکانیانەوە نزیکم ئەتوانم بڵم لە ئێستادا ئێمە لە دوایەوەی کە ئەو شەڕە نەخوازراوی کە بەسەر کورد و بابڵی کوردستانە هاو کە شەڕی داعش بوو ئێستا زۆر زیاتر چالاکیەکرێ بەراورد بۆ کاتی پێش بەڕاستیەوە ینی ئەمە جێی دەستخۆشیە کە ئێمە کۆمەڵێک بارگرانی زۆر هەیە لەسەر شانی هونەرمەندان ینی بە تایبەت لە ناو شێوەکارانە ئێمە خۆمان ئاگاداری ئەوەین کە هونەرمەندان کە بەرهەمێکە کارەکانە نەمایشەکەن هەموو ئەرکەکان لەسەر خۆیانە ینی ئەتوانم بڵێم سێ بەشی کەی دوو بەشی لەسەر شانی هونەرمەندەکە خۆیەتی ئەو بەرهەمە سەرباری و بارگرانی کە لەسەر هونەرمەندان چکەم ڕۆ هونەرمەندان وای لێ هاتووە ئەتوانم بەداخەوە بڵم کاری یەکەمی هونەرەکە نییە کاری یەکەمە جارێبی لۆ بکاتەوە ژێویژیانی خۆی دابین کە ئەگەر تۆ بەراوردێکی بە وڵاتانی دەرەوەوانی ینی تۆ هونەرمەند تەنها کارکردنی و هونەرەکەیە نەگەوەی کە جاربی لەلایەنیشتر بکاتەوەی بژێوی ژیانی دابین کات چکەمە وای لێ هاتووە بژێوی ژیانی ئەمەی هونەرمەندان لەسەر بەرهەموو کارە هونەرەکە نیە باشە بەڵام کردنەوەی گەلەری یاخود کارکردنی گەلەری با باشێواز و ستایلێکی جیاواز کا لە خزمەت هونەرمەنداناوێ بەبێ جیاوازی کە گەلەری دڵخوازەمە ئامانجی ئەم گەلەریەیە پێ دوایە ئەمە ئەم شتا پێچەواناکاتەوە یاخود تا ڕادەیە کاری تیاکات لە ڕاستە من وەکو لە سەرتا ئاماژێکشم بۆ کێش کە من بە زەروریەت دەزانم بە گرنگی دەزانم هەڵبەتە لێرە نێت و ئامان زۆر گرنگە کە ئەم گروپە ئامانجیانەوەیە بەو شێوازە کارکەن ئامانجیانەوەی کە خزمەتی هونەرمەندان بکەن ئێمە هەموو کات پشتیوانیانە بین پشتگیرۆیانە بین هاو پشتیوانیانە بین کە پرۆژێکی ئاوا ئەوان کار لەسەرکەن بە تایبەت کە بەبێ جیاوازی بەبێ هیچ جیاوازیک بیر و بۆچوونی ئاینی و ئینتیما و هەر شتێکی ترکامانە بەڕاستیان بە گرنگی هیوادارین کەمە بەردەوامی هەبێت و پرۆژەکانیان بەرەو پێشتر بڕوات هیواداری نێمەش کە کامەران تا چەند پێشوازێکی باش لە کاتیکردنەوەی ئەم گەلەریە کرا بەتایبەت لەلایەن هونەرمەندان بەجددی زۆر خۆش بەخت بوون یەکەم ڕۆژ کە توانیمان 450 کە سەردانی ئێری کرده بوو بە پێ و ئامارەی کەلامانە و لە 20 مانگەوە تا ئێستا کراوەتەوە 1750 کە سەردانی کردووە بە هەموو چینە جیاوازەکانەوە تەنانەت بە قوتابخانە سەرەتایەکانەوە کە زۆر گرنگە بە قوتابیانی کۆلێژی هونەرەوە کە سەردانیان کردین مەرحەلەیەک هونەرمەندان بەگشتی و مامۆستا بەڕێزانەی کە لە سەرپەرشتیاری زانکۆی سلێمانین و سندیکای هونەرمەندان بەڕاستی زۆر جێی دڵخۆشکەرە بوو کە ئەتوانم بڵێم ئێمەی زیاتر گروتین کردکەوە کاری زیاتر بکەین و هەنگاوی زیاتر بنین و خزمەتی زیاتر بکەین بەڕاستی ینی هیچ هونەرمەندێکمان چاوەڕێ ئەومان ئەکرد کە بەو شێوەیە بێ بەڵام بەو ڕێژە زۆرە زۆر دڵخۆشیە زۆر تا چەند شوێنی گەلەریەکە یاخود ڕووبەرەکەی گونجاوە ئێمە لە شتێکمان دروست کردووە واتە ئەگەر بێ ئەمە خۆی شوێنی گەلەری نەبووە بەڵام ناکرێت ئێمە زۆر جا دەستەوەستان بین هەر چاوەڕێ بین شوێنی زۆر گەورەمان دەستکەوێ چکە هەموو ڕۆشتنێک بۆ ڕێگەی دوور لە هەنگاوی یەکەمەوە دەست پێکە هەموو کاتژمێرێکە تەواوی هەر لە چرکەی یەکەمەوە دەست پێکە ئێمە بەو شێوەی ئیشمان کردو چۆن هەنگاوی یەکەممان ئایا تا چەندێک ئەتوانین خزمەتی پێ بکەین و ئەم گەلەریە تا چەندێک ئەتوانێت پێگە و شوێنی خۆی دروستکە دڵنیام لە ئایندەدا تموحمان زۆر لەمە گەورەترە بێ ئەویش بە بەو خزمەتەی کە ئێمە چۆن بتوانین خۆنەویستانە کار بکەین بێ جیاوازی ئەمە خۆی وا دێکا گەلەریەکەت گەورەتر بێ گەلەریەکەت فراوانتر ئەگەر هونەرمەندەکەش بە عەقڵەتێکی تەسکی خۆیەوە بە خۆپەرستی کارکاتەوە چەند گەلەریەکەی گەورە بێ ئەوەندەی تر بچووکە بێتەوە چەند گروپەکەی گەورە بێ ئەوەی تر بچووکە بێتەوە ئەم گروپە کەس ناتوانێت مڵکداری بکە ئەم گەلەریە کەس ناتوانێت مڵکداری کە لە غەیری ئەوە نەبێ کۆمەڵی هونەرمەند لێرەی مۆک و خزمەتکردن بۆ برادرانی کیانە لێرە کار بکەن چونکە هیچ ڕێسا و یاسایەکمان نیە بڵین تۆ سەربەکوێی ئەو سەربەکوێک و مامۆستا ڕۆژگاری بەڕێزم ئاماژەی پێکرد بەبێ سانسۆر هیچ هونەرمەندێک ڕێگەی لێ ناگیرێت کە بڵێ من بۆم نیە لێرە نمایش بکە هەموو هونەرمەندێک بۆی نمایشکە بۆیە ئومێدمان زۆر گەورەی ئەم گەلەریە لە ئایندەدا زۆر لەم حەجمەی خۆی گەورەتر بێ شوێن و پێگەی گەلەریەکە زۆر شوێنێکی جوانە بە حکمی ناوشارە شوێنێکی زۆر دڵگیرە ئەم شوێنە نابێ هەموو جارێک گوتمەوەی باس کرێ بە ئەو کەسانی کە لە پشتی هونەرەوەن ئەمە دوورە لە هەموو پێهەڵدانێک خۆزگە زۆر سیاسیمان هەبواە بەم عەقڵێتە هونەریە ڕۆشنبیریە بیان کرداتەوە بۆی زۆر جا هونەرمەندان لە هەر شوێنێک هونەر بوو ینی مەلابەختیاری لێ لە هەر شوێنێک کۆڕ و سیمیناری هونەری هەبوو ینی مەلابەختیار لێ ئەم شوێنە هاوکاری ینی یەکەم و ڕاستە ئێمە ڕەنجمان تیاداوە بەڵام بەبێ پشتگیری مەلابەختیار
ئەم گەلێرێ نابوو بە گەلەری و ئەم شوێنە نابوو بەم شوێنە و ئەم شوێنە تابلۆشی تیان نمایش ناکراوە ئاواش پاک ناکرایەوە لەگەڵەوەشمە ئەم پیاوەکەم پارانی بۆ پیاکردین بڕوات بێت لە دۆست و برادری خۆی کە پەیوەندی خۆی تەلەفۆنی کردووە لە فڵان کەس ئەوی بۆ بنێرە لە فڵان ئەوی بۆ بنیانی زۆر جێی دڵخۆشکەریە کە ئەچی بۆ لای بۆ ئیشێکی هوەری تەرحێکەی لەگەڵە زۆر بە ڕۆحەوە هەرچەنە بە گرنگەوەی کە تۆ وەکو هوەرمەندێک گوێت لێ ئەگیری ئەو پاڵپشتەی بۆ هەتا ئەم ساتە وەختا ئێمە لە 4 2007 دروست بووین بۆ هیچ پرۆژەیەکی هوەری کە پێمانوتووە دەستی بەڕوتوانە ئەمە بەڕاستی ئەمە وای لێ کردو زیاتر ئیشکەین زیاتر هاان بدەین پرۆژەی پەیکەری شارمان هەیە ئەوە دووەم پرۆژەش کەوتۆتە بواری جێبەجێکردن لە خانەقین جێبەجێکەین هەر بە پشتگیری ئەم ئەنی بەڕاستی کارەکانی وا لێ کردو بۆ ئێمە کار ئاسانی بۆ کردین تەمەنا ئەەکەم چەند مەلا بەختیارێک دروست سیاسیەکانمان ینی ئەبێ وای لێ بێت ئەگەر وای لێ هوەر بەبێ پشتگیری مامۆستا ئێوەش چاگەزانن بەبێ پشتگیری ناتوانانی شتێ بکەن سندیکای هوەرمەندانمان ئێستا سندیکا دەعم بکرێ و پشتگیری بکرێ من دڵنیام ئیشی زۆر باشە حەزەکەم بۆ شایەتی مامۆستا ڕۆژگار خۆی باسی ئەویان بکەوە کە لە بواری خۆیەتی بەڕاستی زۆر پەراوێز کراون ینی هەوڵەکان وا نەکراوە کە ئێمە چۆن بتوانین خزمەتی هوەری تیا بکرێت با بریتی نەبێتەوەی کە شوێنێک بێ بەس چیندانیشین تایە سندیکای هوەرمەندە کا کامەران مامۆستا ڕۆژگارگیری لە خودی هوەرمەندەکە خۆی کراڵێ هوەرمەندەکە خۆی دەستەوەستان دانیشتوە بەڵام وەکو کاکامەران وتی ئەگەر ئەو پشتگیریە نەبێت ئەو پاڵنەر و هاندەرە نەبێت هوەرمەندەکەن یعنی چی بکات وەکو وتیشمان کە هوەر نەبووە بە بژێوی ژیان ینی تۆ هوەرمەندەکە سەرڕای ئەوەی کە بە هەموو زەحمەتەکان و خەریکی هوەرەکەی خۆیەتی بەڵام خەریکی پیشەیەکی جیاوازی ئەوەیە تاکی دوایە لە بێعاریە هوەرەکەی نانی کەسمان ناتوانین پێی بژین مامۆستا لە موچەکەی خۆی قڕ و شوشاکڕێ بەندە لە موچەکەی خۆم قڕ و شوشاکڕم و ئەوەش وێنە و ماتریاڵەکڕم تابلۆکڕم لەگەڵ شای کێشەکەەوەی کە تۆی کەی بە کارێکی جوان کەسێک نییە بڵێ ئەمە من پێم خۆشە لە ماڵەکەی ئەمە گرنگیانی تۆ سەرڕای هەموو ماندووبوونەکان کردنەوەی گەلەریە کردنەوەی پێشانگەیەک دواتر ئەو ئامانجی کە لە مەشکی توە تۆتەوێ هوەر بکەی بە کەلتوریا خۆت نەک تەنها لە ناو نوخبەیەکی دیاریکراوە ناو کە ئاساییەکانی شەبێن سەردانی ئەم گەلەریە بکەن و هەروە ئەو تابلویانە یاخود ئەو کارە جوانانەی کە لێرە نمایش کراوە بفرۆشرێت تا چەند ئێوە ینی خۆتان ئەتانەوێت ئەمە پەیڕۆ بکەن مامۆستا ڕۆژگاریە کاکامەران هەچکامێکتان جواب بمێنەوە پێم خۆشە ڕابۆچوونی هەردووکتان بزانم لە ڕاستیە خۆی هەمیشە هاوکاریەکە ئەتوانم بڵێم پیشگیر بەوە نیە پاڵپشتێکە بۆ ئەو هوەرمەندە کاتێک کە بەرهەمێک دروست دەکات و فرۆشی هەبێت ناڵم هەر نییە ڕەنگە ئێستا تۆزێک باشتر بێ بە بەراز بە ساڵانی ڕابردوو بەڵام ئێستاش هەنی وەک پێویست نییە من خۆزگەمە خواز بۆ نمونام هەموو کارە جوانە لەم هۆڵایە هەیە دەکرامانە هەمووی بکردرایەتەوانی لەم پێشانگە مەسەلا کارێکی هوەری فرۆش ئەویان دڵنیانی ڕەنگە کاکامان خۆی ئەوە بزانێ بەڵام من هەنی خۆزگایەک ئەمە هەر هەمووی بکڕایەتەوە چکە چەندی شوێنمان هەیە چەندی مۆڵمان هەیە چەندی دایرەمان هەیە ناکرێ من بچمە بەڕاستی شوێنێکەوە بەرکەوتە بم لەگەڵ بەرهەمێکی چینی و کۆری و مەسەرەن ئەوانی کۆپی کرای دەرەوە لە کاتێک ئەم بەرهەمانی کە لێرە هەمووی کاری هوەری و بەرهەمی ئۆرجیناڵ و یەکەم کارە توانین بڵێ نوسخەی ئەسڵی کارەکەی تۆ زۆر جار ڕەنگە بینەر گلی ئەوە بکە نرخی کارە هوەرێکە گران بێ بەڵام ئەوەی من تێبینیم کردووە هەتا من خۆشم بۆ کۆیشێک لە هوەرمەندانە هەموو هوەرمەندانیش بەڕاستی سەرچاوی بیانی موچە و داهاتی تاچێگە کاکە تۆ لە ئاسیا بتوانێت بەرهەمیشی وە بکڕێتەوانێ ئەبووە ئێستا لە ماڵی هەریشێک لە ئێمەدا بەڕاستی بەرهەمە هوەری و کارە هوەرێک کوردیەکان لە ناو ماڵەکانمانە هەبوو بەسەرجەم بوارە جیاوازەکانەوە وەکو نیگار کێشان و سیرامیک و پەیکەر و هەموو ئەوانی کە تایبەتن بەکاری هوەری ئێمەوە ئەمانە من بە گرنگی ئەزانم ینی هەرچەنە هەندێک جار تێبینی ئەکەم بەرهەمانە ئەکردێ بەڵام هێشتا کەمە ینی دەکرێت ئەمانە بکرانە هەتا مەرج بۆ نمونە خۆ ئەتوانێت حکومەدەوە بکات تۆ کاتێ مۆڵێک شوێنێک کە دروست دەکرێت با مەرجشی ئەوە بێکە چەند سەد تابلۆیەکی بڵێ مەسەلا ئەمانە بکرێنەوە لێدا بڕێن ینی ئەمانە تۆ سپێنێ بینەرێ خەڵکیە گوفتێک لە دەرەوە دێنە ناو کوردستانەوەوانێ با بەرکەوتە من لەگە کارێکی هوەری مەسەلا ناوچەکەی توە لەگە پارێزگای سلێمان یا پارێزگەکانی ترکە هوەرمەندانی خۆمان بن نەگە و لە دەرەوە یەتێرە بەرهەمەکانی خۆیان نەبینەوانێ پێویستە ئەمانە ڕەچاو بکرێ ئەمانە دەکرێت
بکرێت تەنان دەکرێت لە ناو بڕیاری شاجێگەی بکرێتەوانێت کە بکرێتە مەرج ئەمانە لەو شوێنانەشدا هەبن من هیوادارمەوانە زیاتر کاری لەسەر حکومەت دەتوانێت کار لەسەر چارەسەرێکی گونجاویشی لە کێشەکانمان حکومەتە ئەنی خۆ لە هەموو دنیای هەیە ئوستاز بودجەی کللتوری هەیە کە دابینەکەن بۆی کەوا کارە هوەرەکان بکڕێتەوە لە هەموو دنیای ئەوە هەیە لای ئێمە ئەم شتە دوورە هەر باسیش ناکرێت کێشەکەشمان ئەوەیە نە لە حکومەتە و نە لە پەرلەمانە و نە لە پارێزگارە و نە لە شارەوانیە لە هیچ شوێنێکە هوەرمەندێک نابینی شوێنێکی وا بگرێتە دەست و لە هیچ شوێنێکی ئەم حکومیانە نابینی مەسەلەن سێکتەرێکە بێت کە پاڵپشتی هوەرمەند بکە چ پەرلەمانتارێکە دێ هوەرمەند بێ کەش بێ بە هوەرمەندی بخۆی بێ بە سیاسی ئۆتۆماتیکی هوەرەکەی لەبیرە چێتەوە لە حکومەتایە ڕاوێژکارێکی هوەری نییە ئەنی مەفرۆ سەرۆکی حکومەت ڕاوێژکارێکی هوەری هەبێ بۆی ئەم شتانەی بۆ باس بکرێت پارێزگاری سلێمانی مەفروض ڕاوێژکاری هوەری هەبێ پارێزگاری سلێمانی لە چ شوێنێکە کارێکی هوەری کڕیوەتەوە سێکتەرێک لەم سێکتەرانی کە ناو شاری سلێمانیە کامیان سەردانی پێشانگایەکیان کردووە دوو تابلۆیان کڕیوە حەقم نییە لەوەی کە چوو بە سەردانی کرد تابلۆیەکی مەسەلەن کەسێکی ناسیایی خۆیتەوە پێویستە لەمانەوە دەست پێ بکە وەک کارێکی تر هوەرمەند خۆشمان کەم تەرخەمی من ساڵە لەمەوە پێش لەگەڵ کۆمەڵ هوەرمەندا باسم کرد وتم با ئێمە خۆمان ئەم کللتوری کڕین و فرۆشتنە دروستکەین بەڵام ئەمە چۆنە وتیان چۆن مامۆستا ڕۆژگار پێشانگایەکی تایبەتی خوارد بکاتەوە با کۆمەڵی لە هوەرمەندان کاری لێ بکڕین خۆمان لێ بکڕین بە نرخێکی زۆر نا ئوستاز بۆ نمونە کاکڕۆژگار بۆ کەسێکی ئاسایی دایناوەڵێمە بە $300 بۆ هوەرمەندەکە بە $100 لێ بکڕێ 6 ئیشە فرۆشێ 10 ئیشە فرۆشێ ساڵی ئایندەکە من پێشامگام کردەوە ئەمیش بێتەوە هەمان شت لە منی لێرە ئێمە ئەتوانی بازارکردن دروستکەین و بەشێکی تر هەیە لە فێڵکردن لە من برادێکم ئەم فێڵەی کرد لە شوێنێ پێشانگایکی کردەوە وتی ئێستا من وای لێکم پێشانگاکەم 4 تابلۆ فرۆشێ وتم چۆن وتی هەر پێشەوەی پێمارەزای بکرێتەوە کۆمەڵێکی دێن و زم فرۆشراوە بڕوات بێ ئەوانەی کە فرۆشرا بوو شەڕ بوو لەسەری منافەسە دروست بوو لەسەری ئەمەی و کاکەوتە بەچەند وەڵام من ئەو ئیشم زۆر بەدڵە دوێتی وڵای کاکە هیچ ئیشێکیانم نەفرۆشتووە ئێمە فێری ئەم شتە بووین کابرا لە بازارە پاقلەیەکی دانا و پاقلا فرۆشە کەس دەی ناکڕێ هەر 6 کەس هەر بۆ فێڵ بچۆ لە دەوری کۆبەرەوە کاتێک گەزانی بیستی لێ کۆ پاقلەکە خۆشە بافش ئێمە ئاوا بیرەکەین پێویستمان بۆ جوڵەیە پێویستمان بەم جوڵە ئیتر بە فێڵ ئەیکەی بە تەکنیک ئەیکەی ناوی ئەنی چی نازانم بەڵام گرنگە دروست بکرێت لە یەکەم دەسەڵاتی لەم شارەوە پێویستە دروستی بکەین هەتاگەین و ئاستی هوەرمەندانی خۆمان پارێزگاری سلێمانی هەر دەسەڵاتێکی ترەوە سەردانی شوێنێکەکە دوو تابلۆ بکڕێت کاکە ئەلانی کا لە تەلەڤیزیۆن لە ڕاگەیاندنەکانەوە پێی بڵێن ئەوە فڵان کەس چەند تابلۆیەکی کڕی لەم پێشانگایە با تەرجیع بۆ کەسانی تر زۆری سەرمایەداری تیشمان هەیە من چوومە شاری جوانەوە یەک تابلۆم نەبینی کە هی کورد یەک فندق و ئوتێلی ئەم شاری سلێمانم پێ بڵێ کە یەک تابلۆی کوردی جاز کۆمەڵە تابلۆ ژەڵواسراون بەزار کۆمەڵە تابلۆی زۆر گرانبەها کە لە عەقڵانیە یعنی بە یەک تابلۆ ئەو کە کڕیوێتی من ئەتوانم 20 تابلۆ هوەرمەندی کوردی پێ بکڕم ئەم نقطەیەک خەلەلەکە لە چیایە تا ئێستش ئێمە نازانین چۆن ساڕێژی ئەم بەرینە بکەین ئەمە قورس پندێک شدێ وە گوتم دەکرێت جێگێ بێت تۆ لە ناو بڕیاردانە من پێشنیاریەوە ئاکەم حکومەت دەتوانێت مەسلەمە چەندین پرۆژەی نیشتەجێبوون دروست دەکرێت باش ئەم پرۆژەی نیشتەجێبوون ئەیکەم بەمەرجێ بووی ئێمە ڕۆوای لاتۆ هوەرمەندان ئەبێ خۆیان بیلەوە بکەنەوە گەلەریەک دروستکەنەوە ئەنجگە لە بەرهەمەکە بێ بیلەوەش کەنەوانێ خەمەرکیشی زۆر قورسە بەڕاستی بۆ هوەرمەندان خۆ دەکرێمە بکرێتە بڕیارێک مەسەلا حکومەت کێت ئەو پرۆژێکی نیشتەجێبوون هەچ کەسێکە هەچ لایەنێکە هەچ کۆمپانیایەکە دروستێکە ێ بۆ ئەو چی تێچێ بە مەرجێ بێ لەوانی کە بتوانێت گەلەریکیشی تا دروستکات یعنی چلو هۆڵانی کەینە و کاتە بەو تایبەتمەندێتی و ستانداردەی کە لە جیهانە هەیە با دروست کرێ خۆ من دڵنیا بەڵێ لە ناو سلێمانی ینی ئەکرێ ئەمە بکرێتە پرۆژەیە ئەمە بکرێتە مەرجێک بۆ ئەو شوێنانی کەواکەن کە چەندین یاخۆ دەتوان بڵێن مەبلەغێکی زۆری مادی تێ ئەچێت بۆ ئەوان زۆر کەم ئەکەوێت کە مەسەن گەلەریکیش با بکەن لەگەڵا مەرجێ بێ یان هۆڵێکی یا دروستکەن تر ئایا بۆشان و یاخوب بۆ میوزیکە ئەمانە جێ بکرێتەوانێ دەکرێت ئەمانە لە بڕیارەدا بنێ و من دڵنیام کاریشی لەسەرکرێ و جێبەجێژ ئەکرێ و ڕەنگە جێبەجێکردنەکەی ئەوەندە ئەرکو کورسیش نەبێت ینی با ئێمەی هوەرمەندان بەڕاستی تەنها تۆ مەشغوڵبی بەکارە هوەرێکەوە نەک من جارەبی لە شوێنەکە بەڕاستی ئەوش گرفتە ینی بۆ نمونە هوەرمەندەکە خۆی ببیت لە شوێنەکە کاتەوە هەموو پارە و ئەو مەسروفاتەکانیش لەسەر خۆیەتی ئەوە جگە لەوەی کە کارکردن شتەکە هەمووی لەسەر خۆیەتی کردنەوەی پێشەنگاکە هەر لەسەر خۆیەتی اینجا بۆ بۆ نمونە بانگێژنامە ئەنێرە بۆ ئەم بۆ ئەو
دواتریشانی کە سێ دەکات کە بینەری پێشەنگاکەی ئەوە نییە لە ئاسە و چاوەڕوانیان ینی بەجددی ئەمە خۆی لە خۆیان کە زۆر کاریگەری هەیە بەسەر هوەرمەندەکە و ینی من بەڕاستی تۆ بۆچی کارەکەی لە تووشی ئەسەبی کە پێشانگا بۆ چۆڵە هەڵبەتە بەحکمی هەر هوەرمەند و هەم هاوڕێ ئازیزن ئەوان ینی من ئاگادار بووم هەر وەک چۆن ئێستێەوە بەڕێستان کە بەرنمەیەک ئامادەکەن ستافێکی زۆر لە پشت کامێرە و بەڕاستی جوود و مادوونەکە ئەم پێشانگاش کە کراوەوە من لە نزیکەوە هەندێکیان ئاگادار بووم بڕاتان بە یەک دنیارکیان کێشاوە تا کۆمشێنە تەرتیب کراوە یعنی ئەمەی کامیشەی تیا کراوە تا ئەمانە تەرتیب کراوەتە گەلەریشی ئاوا زۆر دەمێکە خەریتی ئاخر هوەرمەند ئەبێ ئەم هەموو ئەرک و عەزاب و بەڕاستی زەحمەتی لەسەر شان بێ تاوەکو ئەوەش ڕێک بخات یعنی ئەمانە دەکرێت بە یاسایەک بە بڕێک ئەمانە ڕێکخرێتەوانێت تاوەکو تۆ بەشێک لانی کەم لە ئەرکی هوەرمەندان کەمکەیتەوە ئەرکی سەرشانی کەمکەیتەوە خۆ ئەمان نەکرێ گەر ئەوانی تر ناکرێت من هیوادارمانی کا لەسەر تەنها پێویستی بۆ جوڵێتتر ئایا لەلانی حکوومەت هۆیە و هەروە هوەرمەندانیش وەکو کاکەمەران باسی کرد پێویستێتر بۆ لەمە دو کاری تیا بکرێت و بەجددی زۆربەی کارەکان خۆمانی لەگەڵ ڕێزمە ئێمە خۆمانی هوەرمەند تا ئێسێ گرتوونی هەتا ئێسێ یەکتریمان خۆش ناوێت یەکتریمان خۆش ناوێت هەتا ئەو ساتەی کە گیان ئەسپێری ینی کەمر دیت اینجایان بە پێوە ئۆستن فرمێس کرد بۆ ڕێژن ئاهە بۆ هەڵ ئەکێشن ئەوەی کە زۆر ئەگری زیاتر عەزابیاوی ئەوەی کە زۆر خەفەتی بۆ خواوەیە کە زیاتر باسی کردووی ینی ناکرێت ئێمە ئەم شتانە لە چەند کەسێتێکەوە وازی لێ بێنین و بیکەین بە عیبرەت و خۆمان هەناسێ بە خۆمانە بینەوە با پێش مردن ئێمە ڕێز لە یەکتی بگرین پێش مردن پەیکەر بۆ یەکتی بکەین پێش مردن بە شان و باهوی یەکتری هەڵدەین پێش ئەوەی کە بەجێمان بێڵێ هەستکا کە خۆشمانەوێ نەک بین چاڵی بۆڵکەنین لە پشتەوە لی بدەین کاکە کێ کارەکە لە ئەو کاری هوەریە کارە باشەکانی دەستخۆشی لێ بکە خراپەکانی وەرە من سەجارێ موتومانە وەرن کاکە وەک تەرزە بمان کوتن یعنی لە ڕەخنا وەک تەرزە بمان کوتە بەڵام لە قوپۆپم مەشکێنە وا بکە شین ببمۆ جارێکی تر تەرزەی ئێمە ینی وەک وایە تۆبارانت کە یەت لە هەموو شتەکانت زەربی سفرەکان یان وەرە ڕەخنەکان ڕوبەڕووی خۆمی بکەرەوە تۆیە بن کارێکم کردووە بۆ دۆستێکم برادێک چۆت لەوێ ڕخنەی لە کارەکە گرتو ئەنی حەزڕبی سفرێکیتەوە بوو ئەمە ڕخنەکانی ژوورا دوورەگەرەنا ترسنۆکانە خۆشە ینی تۆ خۆت وەرە ڕوبەڕوودا بنیشی من و مامۆستا بەڕێزە زۆر لە فکرا لە نیکزیکەوە مناقەشەی زۆرێکەکەین ینی زۆر شت باز ئەەکەین هەست دەکەین هاوخەمی یەکینانی بۆ کارەکانمان نزیکە لێکەوە بۆ تاوەکو بمابی لە ژیانە ڕێزت ناگرێت بۆ تامابی لە ژیانە ئێمە نتوانین دەسە جەمعیکی جوان کۆمەڵێک هوەرمەندی جوان یەک بگری کارەکانە جوانتر ئەبێ کاری هوەری چەند بە بیرۆکەکانی بە پرس و ڕابێ بە وەرگرتنی سرنج و بۆچوون یەکتری بێ ئەوەندەی زیاتر گەشە و سەرکەوتو ئەبێ چەند خۆپەرستانە کار بکەی ئەوەندە خراپە کار بکەن بۆ هیوادارم ئێمە بیر لەوکەین چۆن یەکتریمان خۆش بێ ئەمە لە هەموو یەکتری قوبوڵکەین و ئەمەژە بێت لە ناو هوەرمەندەکانە لە ناو خۆیانە سەرەتا دەست پێ بکات و دواتر ڕنگدانەوەی ئەبێت لە کێشەت و کاریگەری زیاتری ئەبێت من یەک فەراقی کەژە بینم لە دنیای وایە کاتێکە پرۆژێک بەڕاستی خاصم پرۆژێکی ئاوا کە ئەم هەموو فەنانە بەشدارەتیایە قەت ناکرێ ئاوا تێپەڕکا و ڕەخنەگرێک سەردانی نەکا یا خۆ ڕەخنەگرێ لەسەری نەنووسێ ئەمە ژێشێکە لە گرفتەکان ئێمانە ئەنی ئەم چالاکیە باشانەکە ئاکرێ ناکرێ ئاوا تێپەڕێ دەمانێت بە تایبەتەمەون فەنانی تیا خەڵکی بە ئەزمموی تیا خەڵکی ئەکاتمی تیا ئەنی خەڵکی ناسراوی تیا لەسەر ئاسی سلێمانی کوردستان بەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی دەریشەوە ئەمانە پێویستە ینی ڕەخنەگرێ خەڵکانێک سەردانکەن لەسەری بنووسن ینی ئیشی لەسەر بکرێ ئەم فراغەشمان هەیە بەڕاستی چکە بەشێکی سەرکەوتنی کارە چات هوەرەکان و مانەوەیان ئەو ڕەخنەگرانن و ناقیدانن کە کاری لەسەرەکەن و ئەمێننەوەن ئەمانە بنە دەستن و سێکتەنان لە دوا ڕۆژی شامانە کاری لەسەرکن سوودیشی لێوەرەگیرە بۆ دراسە ئەکادمیەکان بۆ توێژنە بۆ باسەکانیش ڕەخنەگرێ لە کارە هوەرەکان یە سەردانی کارەکە دەکات سەردانی گەلەرەکە دەکات سەردانی پێشەنگاکە دەکات و ڕەخنەشە لێگرێت ڕەخنەگرەکانیشمان برادەتی کە برادری بوو ئەچێ بە شان و باهۆی ئەخر هەندێکیشی ئوستاز ڕەخنە نییە چەند جار ئێمە باسمان کردووە ڕەخنە ئەوەیە کە تۆ دەست بۆ بخاتە سەر خراپەکان و باشەکانت پێ باشترکە ئێمە بەشایە بە شان و باهویە هێڵەدا یان ئەوە تا نقمی ئەزیەکە و ئەشکێنێ و دا ڕوخێنێ و هیچی بۆ نامێتەوە ینی بەڕاستی ئەمە خاڵی مامۆستای ئاماژەی پێکشتێکی زۆر جوانن بوونی نەقەت و بوونی ڕەخنە ئەبێتە هۆکاری دروستبوونی پرۆژە و کاری جوان نەبوونیشی ئەبێ ئەوە تا لە شوێنی خۆی بەوەستاوی ئێڵێتەوە نەیە گەشە بکە یان ئەوە تا بەو ڕێگە غەڵەتی خۆت ئەڕۆیت و هەر بە هەڵە ئەڕۆیت ناتوانانی دروست بووی
بێگومان وایە من کاتی پرۆگرامەکەم چەند دقەیەکی کەمیمەوە بۆیە پێم خۆشە پرسیارەکانم کۆ بکەمەوە. بێگومان کەپتا زۆر باسی ئەم پێشەنگەیەمان کرد کە کاری هاوبەشی 23 هونەرمەندی شێوەکارە کە مامۆستا ڕۆژگاریش خۆیەکێک بوو لە بەشدار بووەکان. کارەکان هەمی زۆر جوانە و کارەکانیش جیاوازن وەکو پەیکەرە سیرامیکاوە هەروە وێنەیە تابلۆی هەموو ئەمانە ئەبینرێت. کەواتە بۆ لەمە دووە هەنگاوەکانی گەلەری دڵخواز یان خودی خۆت کاکامبەران بەرەو کوێ ڕوات؟ ئێمە بەبێ ئەوەی هونەرمەندان پاڵپشتمان بکەن لە جێ خۆمانەوەستی، بەبێ ئەوەی بینەری جوانسەدانی گەلەریەکە بکە لە جێ خۆمانەوەستی کە وەستاشین مەجای شڵەقانمان نەبیان ئێمە بۆگە نەکەیت و هیچ نامێنێت و پاش مدەیەکی تر وازێنیت و ئەچ تۆ ماڵی خۆدا ئەنیشیت. سەردانی هونەرمەند و ئەو کۆنتاکتە جوانی کە لە بینی هونەر و ڕنگ و ئەو ماتریاڵە دروست ئەبێ واد لێکە کارەکانت زیاتر بێ. سەردانی ئەم مامۆستا بەڕێزە هونەرمەندانی تر بۆ ئەم گەلەری وای لێکا زیاتر گەشاوە بێ. سەردانی ڕاگەیاندنەکان واد لێکا گەشاوە بێ. سەردانی خوێندنگە و زانکۆ و کۆلێژەکان سەردانت کە هەمیشە تۆ بە گەشاوی ئەمینیتەوە و هەستەکەی کە تۆ ئەتێ کاری باشتر ئەنجام بدەیت. بەڵام بەبێ ئەمان ئێمە ناتوانین کەواتە ئەگەر ئەیانەوێت ئێمە گەشە بکەین سەردانمان بکەن، ئەگەر ئەیانەوێت دۆکو گۆمێکی لێخڵ بمێنینەوە کەس نێ بەلامان. هەمیشە دەرگای گەلەرەکە هەمیشە کراوەتەوە لە کاژمێرنەوە کراوەت و هەداوەکو 5 ئێوارە هەر کەسێ سەردانمان کەن یۆڕوانیش دایناخێن ینی بە بەردەوامی کراوەتەوە. هیچ بیانێکی تا لە بەرنامەی ئایندەشمان وایە پێویستمانە بەشێکەکەین بە کتێبخانەیەکی جوانی لێدا ئەنین و کۆمەڵی کورسی تادانین هەر کەسێک توانی حەزی لە ڕنگ بوو سێ ڕەنگە حەزی لە خوێندە بخوێنێتەوە ئەو بیانوشیانە بڕ. و پرۆژێکی لێرەشەوە یەک خاڵی بچووک پرۆژێکی جوانمان بەدەستەوەیە بۆ گەنجان ینی تەمەنی 18 ساڵ هەتا وەکو 32 بۆ 33 ساڵ بە گوێرەی هەوێکەی ینی بێ هەوێکەی بنێرێ لە ئایندەیە بۆ مانگی 4 پێشانگایەکەین و تایبەت بێت بە گەنجان بە گەنج و کارەکان دەکاری باشترین کاران هەڵە بژێرە و خەڵاتەکرێ ئەمە لێرە هەر گەنجێک ئەوێ بەشدار کە سەردانی گەلەریەکەمان بکە. لە ئێستاوە ئەتوانێت سەردانمان بکە بۆی کەمە فۆرمێک دروستەکەین لە ڕێگەی ئەو فۆرمۆی بدەینێ بۆی بەشدار بی. زۆر باشە من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم بەردەوام بن لەم کارە جوانانە بۆ گەنجان بێت دیتر بۆ هەموو چین و توێژەکان بە بەبێ جیاوازی بەتایبەت ڕۆژگاریشەکە ئامازام سیە مامۆستا ڕۆژگار گەنجە بێگومان هەردووکتان مامۆستا ڕۆژگار شتێکمەوە باسمان نەکەن. من تەنها وەنداڵم هەڵبەتە بەشێکی سەرەکی قسەکانی ئێمە ئەوە بوو کە هەمیشە پشتگیری هاوکاری دەرفەتێکی باشە بۆ بەرەو پێشمی بە تایبەت لە ناو کاری هونەریە بەداخەوە ئێمە لە ئێستا وای لێ هاتووە نەک گروپەکان نەک تیپەکان باسێکی سندیکامان کرد سندیکای هونەرمەندان لە ئێستاە ینی کە سندیکایەکە بۆ بەرفراوانێ کە نەقابەیەکە ئەو ڕێژە زۆرە ئەندام بەس لە سنووری سلێمانیە نزیکی 1500 ئەندامی هەیە هیچ هاوکاریشی نییە هیچ هاوکاریشی ناکە حکوومەت ئەنی ئەم ستافانەمە هەمووی خۆ بەخش کارەکەن هەر هەمووی بەڕاستی پێویست بە هاوکاری هەیە پێویستی بە پاڵپشتێ وەرە تو هاوکاری بکە ئەو کاتە کاری باش و کوارەتی باش بەدڵنی وایە. دەستان خۆش بێت زۆر سپاسمان دوم کردن دووبارە کاکامبەران هیوادارم کە کردنەوەی ئەم گەلەریە خێرەوێرێکی زۆری تابێت و هەروە هەمیشە پڕ چالاکی پڕجم و جۆڵ بێت. زۆر سپاس بۆتە مامۆستا ڕۆژگار بە هیوای سەرکەوتن بۆتە سپاس. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵیەوە بێت و سووتان نەبینی بێت و هیوادارم بێن سەردانی گەلەری دڵخوازیش بکەن کە گەلەرێکی زۆر خنجیلانە و هەروەها جوانە و ئەو کارانی هەمیشە ئەوانی کە لێرە نمایشکراوە هەمووی کاری جوانن. دووبارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەربوونتان کاتێکی خۆش.